بۆ جاری دومین فستیڤاڵی نێودەوڵەتی تام بۆ خۆشخوانی لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. دیارە بێگومان پارساڵ بەهۆی ئەو بەرفراوانی و بۆ بابەتە گرنگانە یاخود ئەو فستیڤاڵە هەرە فراوان و گەورەی کە لە شاری سلێمانی لا پارکی هەواری شار بەڕێوە چوو تایبەت بە فستیڤاڵی تام بۆ خۆشخوانی ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوە دەستگای میدیایی کورسات بە هەماهەنگی لەگەڵ کۆمپانیای گریدوێن بڕیاریدا بۆ جاری دومین فستیڤاڵی نێودەوڵەتی تام بۆ خۆشخوانی لێرە لە ناو پارکی هەواری شارە کە من ئێستا بە شازێکی ڕاستەخۆ لە ناو پارکی هەواری شار لە شاری سلێمانی لەگەڵتانم بیری لەوە کردەوە کە فستیڤاڵێکی هاوشێوەی فستیڤاڵی پارساڵ ئەنجام بدات. بێگومان دیارە بینیمان پارساڵ هاوڵاتێکی زۆر بە بەشداری دەیان شێف و دەیان براندی ناوخۆی و بیانی لە نێو فستیڤاڵی تام بۆ خۆشخوانی بەشدار بوون بۆیە ئەم ساڵیش بە بەشداری دەیان شێف لە براندە جیاوازەکان بە براندی ناوخۆی و بیانیەوە لەم فستیڤاڵەیە بەشدارن. دیارە زیاتر لە 7 کۆشک با بەرهەموو کاڵا جۆرا و جۆرەکانیان لەم فستیڤاڵەیە توانیویانە خۆیان ئامادە بکەن کە ئەمڕۆ دەستپێکی فستیڤاڵەکە ئەبێت. پاشکەمێکی تر ڕوونکردنەوە و زانیاری زیاتریشتان ئێمێ کە ئەتوانن سەردانی نێو پارکی هەواری شار بکەن و بتوانن کاتێکی خۆش بتوانن سەرجەم ئەو خواردنە جۆرا و جۆرانی کە تایبەتە بە براندەکانی ناوخۆی و بیانی بتوانن تاقی بکەنەوە بزانن تام و چێژی خواردنەکان چۆنە شیرینیە جۆرا و جۆرەکان چۆنە لە هەمان کاتە بەدەر لە خۆشخوانی و تامکردنی خواردنەکان چەندین کاری دەستی چەندین بابەتی تر لێرە لە نێو فستیڤاڵەکەیە خۆی ئەبینێتەوە. بێگومان بەشداربوونیش زیاتر لە 80 بۆ 90 بەشدار بوو لەم فستیڤاڵەیە توانیویانە بەشدار بن بتوانن جێگەدەستی خۆیان دیار بێت. هەر بۆیە فستیڤاڵی تام بۆ خۆشخوانی تەنیا خۆی نبینێتەوە لە خۆشخوانی و تام و چێژی خواردنەکان بەڵکو چەندین چالاکی جیاوازیش لەم فستیڤاڵەیە بوونی هەیە کە بریتین لە فستیڤاڵی هونەری فستیڤاڵی هەڵپەرکی و گۆرانی و چالاکی وەرزشی و چالاکی منداڵان و چالاکیەکان زۆرن بۆیە تۆ ئەتوانی تۆی بینەر کە ئێستا بینەری شاشە ڕەنگینەکەی کورساتی ئەتوانی بۆ ئەم ساڵیش لە دومین فستیڤاڵی نێودەوڵەتی تام بۆ خۆشخوانی بەشداری بکەیت. بێگومان ئەمڕۆ کە دەستپێکی فستیڤاڵەکەیە لە کاتژمێر 6ەوە پرۆگرامەکانی نێو فستیڤاڵی تام دەست پێکات بەڵام توی هاوڵاتی ئەتوانی لە کاتژمێر 4ەوە سەردانی پارکی هەواری شار بکەیت و بە چاوی خۆت سەرجەم براندە جیاوازەکان کە لێرە لە نێو ئەم فستیڤاڵەیە بوونیان هەیە ئەتوانی بیتە ئێرە حەزت بە چ خواردنێک کرتامی بکەیتەوە لەبەر ئەوەی لەم فستیڤاڵەیە پێشبڕکێمان هەیە لە نێوان شێف و هاوڵاتیەوەتە پێشبڕکەی خواردنمانێ تایبەت بە شێفەکان لە هەمان کاتە پێشبڕکەی خواردنمان هەیە بۆ هاوڵاتیانی خۆشەویستیش بابزانین تا چەند هاوڵاتیانی خۆشەویست دەتوانن زۆرترین خواردن بخۆن تام و چێژ بکەن ئەمەش پێشبڕکەی لەسەر و دوجار دیاری تایبەت وەرئەگرن. هەر بۆیە ئەم فستیڤاڵە جۆش و خڕۆشێکی زۆر بەخۆیەوە ئەبینێت وەک ئەیبینن کە ئێستا لە کاتژمێردەیە ئامادەکاریکی زۆر ئەکرێت بۆ فستیڤاڵی تام بۆ خۆشخوانی وەک ئەیبینن ستێجێکی تایبەتیش لێرە ئەگەر هاوکارم کاکسیران وێنەکانتان بۆ بگوازێتەوە ستێجی تایبەتی گۆرانی و میوزیک و هەڵپەرکێ کە لێرە ستافێکی تایبەت پڕ لە چالاکی و پڕ لە وزە هاتوونەتە ئێرە دەستپێکی ئامادەکاریەکانی خۆیان بۆ فستیڤاڵەکان دووبات ئەکەنەوە بۆیە ئەتوانن لە چالاکی نێو چالاکی هونەریەکانیشا خۆتان بێبەش نەکەن لەبەرەوەی چەندین هونەرمەندی دەنگ خۆش بە بەشداری زۆر بەڕێزان هەردوو عوسمان عەلی و کاکە پێژەن و لە هەمان کاتە کاروانی نەیش با دەنگە خۆشەکانیان جۆش و خڕۆشێکی زیاتر ئەیان بە فستیڤاڵی تام بۆ خۆشخوانی لە هەمان کاتە چالاکی منداڵانیش لە نێو ئەم فستیڤاڵەیە بوونی هەیە بۆیە خێزانە بەڕێزەکان ئەتوانن منداڵە چاوگەشەکانیان بێنە نێو فستیڤاڵی تام بۆ خۆشخوانی لەبەرەوەی بەشێکی سەرەکی ئەم فستیڤاڵە تەرخان کراوە بۆ منداڵان وەکو پارساڵ جموجۆڵێکی زۆری منداڵانیش لێرە بوونیان هەبوو و ئێستا ئەبینین تاقیکردنەوەکانیش کۆتا هاتووە بۆیە ئەم فستیڤاڵە دەرفەتێکی واڵایە بۆ منداڵان بۆ خێزانە بەڕێزەکان بۆ گەشتیارانی خۆشەویست ئەتوان سەردانی فستیڤاڵی تام بۆ خۆشخوانی بکەن. بیرم نەچێ پێشەوەی بچمە لای کۆمەڵێک بەشدار بوو کە لە ئێستایا سەرقاڵی ئامادەکارین بۆ فستیڤاڵی تام و لە دومین فستیڤاڵی نێودەوڵەتی تام بۆ خۆشخوانی بەشداری ئەەکەن. بیرمان نەچێ چەندین لایەنی پەیوەندیدار و کەس و بەرپرس لێرە لە کردنەوەی دەستپێکی فستیڤاڵەکە لێرە ئامادە بن لە کاتژمێر 6 بۆیە بە هەماهەنگی و بە هاوبەشی کەرتی گەشتی
گەشتیاری لەبەرەوەی ئەم فستیڤالە بە هەماهەنگی و هاوبەشی کەرتی گەشتیاری کە ڕۆڵێکی باڵای بینیوە لەم نێوەندەیە دەستخۆشییان لێکەی نمونەیان زۆر بێ توانیوانە چالاکیە گەشتیاریەکان لە نێو شاری سلێمانیە زیاتر ببوژێننەوە و لە هەمان کاتە دڵی هاوڵاتیانی خۆش بکەن کە بەوەی کە لە نێو شاری سلێمانیا فستیڤالێکی وەها هاوتای وڵاتانی دەرەوە وڵاتانی پێشکەوت و ئەم فستیڤالە بوونی هەیە دیوێکی تری بریتە لەوەی کە بتوانین سلێمانی وەک براندێکی خواردن بناسێنین کە ئەبینین سلێمانی هەمیشە با خواردنە تام و چێژەکان بەناوبانگە بە خۆشخوانی بەناوبانکە بۆیە ئەبینین لەسەر ئاستی عێراق لە وڵاتانی خواری عێراقەوە سەردانی شاری سلێمانی ئەەکەن بۆ خۆشخوانی و بۆ تام و چێژی خواردنەکان بۆیە گەشتیارانی خۆشەویست ئەتوانن لەمڕۆوە کە دەی مانگە لا دەی پێنجەوە تاوەکو و چواردەی پێنج ئەتوانن سەردانی فستیڤاڵی تام بۆ خۆشخوانی بکەن بیرتان نەچێ ئەمڕۆ کە دەستپێکی فستیڤاڵەکەیە لا کاتژمێر 4 تا کاتژمێر 12 شەو دەرگای هەواری شار دەرگای واڵایە بە ڕووی بینەران و بە ڕووی هاوڵاتیان و بە ڕووی گەشتیارانی خۆشەویست بۆی باسی بینەرانم کرد لەبەرەوەی ئێستا بینەرانی خۆشەویستی شاشە ڕەنگینەکەی کورسات بە دیار پرۆگرامی ڕۆژێکی نێوە دانیشتون ئەیانەوێت زانیاری ورد وەرگرن لەسەر فستیڤاڵەکە بۆی ئەتوانن لە کیس خۆتانی نێن بەڵام لە ڕۆژەکانی دواترە لە دووەم و سێم و چوارەم و پێنجەم ڕۆژە لە کاتژمێر 2 پاشنیوەڕۆ تاوەکو کاتژمێر 12 شەو فستیڤاڵی تام بۆ خۆشخوانی لە پارکی هەواری شار لە شاری سلێمانی بەردەوامی هەیە و توی خۆشەویست دەتوانی سەردانی فستیڤالەکە بکەیت جا ئێستا کۆمەڵی خاتوونی خۆشەویست لێرە کە سەرقاڵی ئامادەکارین بە دانانی کۆمەڵێک خواردنی کوردەواری لە ئێستاوە ئامادەکاری بۆکەن لەبەرەوەی ئێمە هەمیشە شاری سلێمانی و کۆمەڵگەی کوردی بە خواردنە کللتوری و کەلەپوری و فۆلکلۆریەکان ناسراوە بۆیە ئەمانیش وەکو خاتوونێکی شاری سلێمانی وەکو خاتوونێکی دەستڕەنگین بیریان لەوە کردوتەوە کە بێن بەشدار بن لەم فستیڤاڵە و لە هەمان کاتە دەرگایەکی واڵاش بێت بۆ سەرجەم پیشەوەران و خاوەنکارەکان کە هەم داهاتێکیان دەستکەوێ هەم هێز و باز و دەستڕەنگینی خۆیان لە بوارە جیاجەکان بخەنەڕۆ سڵاوتان لەبێت ئەو سەرقاڵی چێ وەڵی خەریکی ئەشیادانانین و خواردن و شتمان لێناوە خەریکی ئامادەکارین بۆ فستیڤاڵەکە فستیڤاڵی تام بۆ خۆشخوانی پار ساڵ بە کاری دەستی بەژاریتان کرد ئەم ساڵ بیرتان کردەوە خواردنی کوردەواری تا چەندە پێ دوای سلێمانی بە تام و چێژی خواردنە کوردەواریەکان بە ناوبانگە کۆمەڵگەی کوردی بەوە ناسراوە ئێمەش بتوانین زیاتر ئەو خواردنانە بۆ گەشتیارانی خۆشەویست بۆ هاوڵاتیانی خۆشەویست زیاتر لە نێوم فستیڤاڵانەیە بوونی هەبێت ئەگەر کەمێک بیتە پێشتر سپاس دەکەم خۆشویەخوا وڵی بەڵێ پارساڵ ئێمە بە ئیشی دەستی بەشدار بووین لێرە ئەم ساڵ بیرمان لێ کردەوە کە هەنێ خواردن هەیە تایبەتە بە سلێمانی تایبەتە بە شارەکانی تر لە کوردستان تەنانەت ڕۆژ هەڵاتیش ویستمان کە هەمووی ئارسکەین لێرە و خەڵک بناسێنین بۆ خواردنانە دەستان خۆش بێت جا ئێستا من سەری منجاڵەکان هەڵنایەمەوە بۆ دوانیەوە ڕۆیدا ئەنین بە ئەمە سوپرایز بێ بۆ هاوڵاتیانی خۆشەویست بتوانن لە ئێستاوە خۆیان ئامادە بکەن بێن بۆ هەواری شار لە شاری سلێمانی تامی خواردنە کوردەواریە خۆشەکان بکەن لەبەرەوەی دەستڕەنگینەکانی خاتوونان لە ئامادەکردنی خواردنە کوردەواریەکانە بێگومان چێژێکی تایبەتیە بۆیە ئەکین بە سوپرایز لێرە کۆمەڵێک خواردنی جۆرا و جۆر ئامادە کراوە بەڵام پیشانی هاوڵاتیانی ناین تۆش هاوڕای لەگەڵم بەڵێ بەڵێ بە تاکید ئینشەڵا بە هەمووی حاضر بێ بەسەر چاوان دەستان خۆش بێت بە هیوای ئەوەی ئامادەکاریەکی زۆر زۆر باش بکەن بۆ ئەم خواردنانە وەک ئەبینین ستاندەکانی تریش لە ئامادەکاریەکی زۆر زۆر باشان لەبەرەوەی لەم فستیڤاڵەیە وەک ئەوەی ئاماژەم پێکرد جگە لە خواردن شیرینیە جۆرا و جۆرەکانمان هەیە خواردنە خێراکان لێرە بوونی هەیە خواردنەوە با بڵێن کۆفیەکان و چاو قاوە و ئەم جۆرە خواردنەوانش لێرە لە نێو فستیڤاڵی تامە بەشێکی گرنگی فستیڤاڵەکان لە هەمان کاتە ئەو خواردنانی کە لە ئێستاە بینی منداڵان یاخود تەمەنەکانی تر حەزی پێەکەن فستیڤاڵی تام بیری لەوە کردوتەوە هەر هاوڵاتێک حەزی بە هەر جۆرە خواردنێکە بیری لەوە کردوتەوە لە نێو فستیڤاڵی تامە بوونی هەبێت لەبەرەوەی زۆر کەسمانەی ڕەنگە حەزی بە خواردنی کوردەواری بێت یاخود حەز بکات خواردنی براندەکانی وڵاتانی دەرەوە تاقی بکاتەوە چەندین وڵاتی بیانی لێرە لەم فستیڤاڵەیە ڕنگدانەوەی هەیە لە وڵاتی ئیتالیا مەکسیک کۆمەڵێک وڵاتی جیاوازەیە ئیشەڵا لە کاتژمێرەکانی
تریشە ئێمە لەگەڵتانە بەردەوام ئەبینوکو دەستگای میدیایی کورسات پرۆگرامەکەتان بۆ ئەگوازینەوە بەڵام لە ئێستا پێمان خۆش بوو کە دەستپێکی ئامادەکاریەکانە لە فستیڤالی تام دیارە خۆشبەختانە ماوەی چەند هەفتەیەکە دەستگای میدیایی کورسات سەرقاڵی ئامادەکاریە بۆ ڕێخستنی دومین فستیڤالی نێودەوڵەتی تام بۆ خۆشخوانی بۆیە لە ئێستا ئامادەکاریەکان بەرەو کۆتاچێ لە 180 بۆ نەوەی ئامادەکاریەکان تەواو بوون ئەو کەمیەتەش کە ماوە ئیشەڵا چەند کاتژمێرێکی تر ئامادەکاریەکان بە کۆتا ئەگەر لەبەر ئەوەی ماشەڵا کۆشکەکان زۆرن شێفە بەناوبانگەکان کە لە وڵاتانی دەرەوە سەردانی هەرێمی کوردستانیان کردو بەدەیان شێف لێرە لەم فستیڤاڵەیە بوونیان هەیە دیارە کۆمەڵی شێفەکانی کوردستان کە ئەم ساڵ بەجیاواز لە ساڵی پار لێرە ئەوان ئەم ساڵ بەشدارن لیژنی شێفەکانیش لێرە ئەم ساڵ بەشدارە بن بۆ ئەوەی باشترین و خۆشترین خواردن لەم فستیڤاڵەیە هەڵبژێرن بازانین چ شێفێک ئەتوانێت بە خواردنەکەی بە دیزاینە جوانەکانی خواردنەکەی بتوانێت سەرنجی تۆی گەشتیار تۆی هاوڵاتی بەلای خۆیان ڕای بکێشێت و بتوانێت پلەی یەکەم بەدەست بێنێت لەبەرەوەی لەم فستیڤاڵەیە پێشبڕکێمان هەیە کە لە دووەم ڕۆژی فستیڤاڵەکەیە پێشبڕکێکە دەست پێکات لە نێوان شێفەکانە بۆیە ئەمەش زەنگێکی ئاگادارکردنەوەی بۆ شێفەکان کە بتوانن باشترین خواردن پێشکەش بکەن لە هەمان کاتە بەشێکی گرنگی ئەم فستیڤاڵە دیزاینکردن و جوانکردن و ڕێخستنی خواردن و سەرجەم ستاند و کۆشکەکانە کە بتوانن بە جوانترین شێواز سەرنجی هاوڵاتیان و گەشتیاران بەلای خۆیانە ڕابکێشن هاوڕێ سڵاو لەبێ کاتەوە باش ئەو سەرقاڵی چی بووی؟ وڵا سەرقاڵی وایە بوو چاکمە کرد پێم بڵێ ئێوە هەستەکەم جێگەیەکی زۆر تایبەتان دەست نیشان کردووە چۆنەڵێ لە لای خۆمانەڵێ کە ئەچیتە دوکانێک ئەڵێمە لە ناوجەرگەی شارە ئێوەش لە ناو پارکێواری شارە شوێنێکی زۆر باشتان هەڵبژاردووە بۆ ئەوەی سەرنجی هاوڵاتی و گەشتیاران ڕابکێشن بەچی بەشاریتان کردووە؟ وەڵا ئەمە بە پاستا پەشداریمان کردووە خۆی دوو جۆرمان هەیە پاستای سوور و سپی بەس ئەمڕۆ بە سپی بەشداریەکەین چکە لەبەرەوەی گەشتیارێکی زۆر ڕووەکە لێرە ناتوانانی هەردووکی بێکۆ دروستکەین ئەمە پاستای سپیمان هەیە ئیتر سپاس بۆخوا مودێکی کەمە داماننەوە بەڵام سپاس بۆخوا لە مودێکی کەمە زۆر خەڵک لێمان ڕازیە زۆر بەدڵیانە خواردنەکانە ئاشکرا مەکە لەبەرەوەی جارێ ئامادەکاری ئەکرێت بۆ خواردنەکان ئیشەڵا لە کاتژمێرەکانی دواترە خواردنێکی بەتام و بەچێش پێشکەشی هەم لە منداڵ و دەست پێ بکەین لەبەرەوەی منداڵ زۆری حەز لە پاستایە دوجار تەمەنەکانی پاستاکە ئێمە ینی هەموو توێنێتیژێک ینی نەتونە نەهینات هەموو توێنێتیژێک ئەتوانێت لە پاساکە ئێمە بخوات ئیشەڵا کامادەتان کرد تامیشەکەین بزانین پێم بڵێ ئێوە ماوەی چەندێکە سەرقاڵی ئامادەکارین بۆ فستیڤاڵی تام بۆ خۆشخوانی وەڵا من درەنگ ڕاستەکەی پێم زانی ئەمە یەکەم ساڵیشمە بەشداریەکەم بەڵامیتە درەنگ مای سێ ڕۆژە زانی مەیتە فریان نەکۆتم منیش مەجبور بوو ئەم عەربانەیە بێنم ئەو وەک مێز دروست کراوە هیچێکی جوانم تیا کردووە شێفەکەمان جێگەی دانیشتنیش بۆ هاوڵاتیانی خۆشەویست ئامادەەوە جارێ سەحالیان چکو شتمان زۆرە ئەبێ هەمووی ڕێگە خیشتێکی سیمایکی جوانەین بێرە هەستەکەی ئەگەر لە پێشبڕکەی شێفەکانە بەشداریت کرد پلەی یەکەم و دووەم و ئەوانە بەدەست من وە خۆم شێفەکە شێف ئەحمەدە شێف ئەحمەد سەرقاڵە شێفەکە ئەوە سپاس بۆخوا دەستایەکی زۆر خۆشی یعنی یاچی بێت دووبارەی ئەکاتەوە ئەوە نییە ینی یەک جار بێ بۆ لامان هیوادانی پلەی یەکەمیش بەدەست بێنن باس شێفی باشتریشمان هەیە ینی بەس ئەو شێفی باشترمان هەیە بەخێر من بۆیە ئەم قسەیەکەم بۆی کێبڕکەیەکی باش بێ لە بینی تۆ شێفێکی ترا ئیشەڵا یەکتری ئەبینینەوە لە فستیڤاڵەکەیە خۆشەویستان وەکووە بینین ئەو کەسانی کە بەشدار بووینەوە فستیڤاڵەکان باجوش و خڕۆشێکی زۆر باشەوە لێرە لەم فستیڤاڵە بەشداریان کرد بۆ ئەوەی باشترینەکان پێشکەشی تۆی هاوڵاتی بکەن بچینە لای ئەم بەڕێزەش سەرقاڵی ئامادەکاریە بۆ فستیڤاڵی تام بۆ خۆشخوانی دومین فستیڤاڵی نێودەوڵەتی تام بۆ خۆشخوانی کە گەورەترین فستیڤاڵە لە سەرانسەری عێراق و لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانیە بۆ دووەمین جار ئەم فستیڤاڵە دەست پێ بکات ئەم بەڕێزە لێرێ سڵاو لەبێت سەرقاڵی ئامادەکاریت ئێوە بەچی لێرە لەم فستیڤاڵە بەشداریەکەن کە ئەمڕۆ دەستپێکی فستیڤاڵەکە بێت لە کاتژمێر شەشەوە دەست پێیەکات بەنای خۆی گەورە بەخشندە مهرەبان سپاس بۆ کەناڵی کورسات بۆ بەڕێستان هەموو کات خەمخۆری ئەمی شێفەکانی کوردستان بوونە ئێرە ئۆفیسی کۆمەڵ و میوانخانە چێشخانەکان و شێفەکانی کوردستانە و ئێمە کۆمەڵی دادوەری لێرە
ئۆفیسی خۆمانە سەپەرشی زۆرینی خواردنەکانەکەین لە هەموو ڕوویەکەوە لە تامکردنە بە تایبەت و هەمویان ئەندامی شێفەکانی کوردستانیشن. کەواتە بنکەسەرێکێکە لە لای ئێوەیە کە بتوانن شێفەکان هەڵبژێرن. بەڵێ بنکەسەرێکی لای ئێمە و لەگەڵ ئەوەشە ئێمە ڕێزلێنانیشمان بۆیان ئامادە کردووە. خەڵاتی تایبەتیشە. خەڵاتی تایبەت چێ و لە ڕووی گەشتیاریشەوە ئێمە گەشتیاری سلێمانی و چۆن شۆنە گەشتیارەکان پێشکەشی میوانە بە ڕێزەکانەکەی. زۆر باشە دەستان خۆش بێت خۆشەویستان ئەوەی کە ئەم بەڕێزە ئاماژەی پێکرد کۆمەڵێک بڕۆشەری تایبەت کۆمەڵێک ڕێنوێنی زۆر باش زانیاری گرنگ لە سەر فستیڤالەکە بۆ گەشتیارانی خۆشەویست پێما بێت بە زمانەکانی تریش تایەتی بۆی هەر گەشتیارێک هات بتوانێت ڕێنوێنیەکان لە ڕێگەی ئەم بەشە گرنگەوە کە ئاساندێکی تایبەت ئامادە کراوە بتوانن لێرە سەرجەم ئەو زانیاریانی کە هەیە ئەتوانن ڕسێرچی یاخو زانیاری خۆیان و گەڕانی خۆیان بکەن لە نێو فستیڤالەکە و نەخشەشی تیا ئەوە جێگەی دەستخۆشیە کە بتوانن بە ئاسانترین شێواز ئەو بەڕێوچوون و ئامادەکاریانەیە کرێ لە نێو فستیڤالەکە ئەتوانن لە ڕێگەی ئەم زانیاریانەوە زیاتر گرنگی فستیڤالەکە بزانن. جا هاوکارانم پێما بێت ئەبێ بگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بەڵام بیرتان نەچێت دەستگای میدیای کورسات بە هاوکاری کۆمپانیای گرێدوێن بۆ دووەمین جار دووەمین فستیڤاڵی نێودەوڵەتی تام بۆ خۆشخوانی لە پارکی هەواری شار لە شاری سلێمانی بۆ ئەم ساڵیش فستیڤالێکی بەرفراوان و گەورە ساز ئەکات بۆی توی خۆشەویست ئەتوانی لەم فستیڤالە بەشدار بیت کە ئەمڕۆ لە کاتژمێر 6 دەستپێکی پرۆگرامەکان ئەبێت بەڵام توی خۆشەویست ئەتوانی لە کاتژمێر 4ەوە سەردانی پارکی هەواری شار بکەیت و لە پرۆگرامەکانی تایبەت بە فستیڤاڵی تام بۆ خۆشخوانی خۆت بێبەش نەکەیت و تامی خواردنە جۆرا و جۆرەکان بکەین. ئیشەڵا ئێمەش وەکو پرۆگرامی کورسات و هەم دەستگای میدیای کورساتیش بە درێژایی هەر 5 ڕۆژەکە لەبەرەوەی لە ئەمڕۆکە 10 مانگە تاوکو 14 مانگ لەگەڵتانە بەردەوام ئەبین و پرۆگرامی تایبەتتان پێشکەشەکەین کە جارێ نای پرۆگرامەکان نابن بەڵام پرۆگرامی زۆر تایبەت و بە چێژە ئەتوانن کاتێکی خۆش بەسەر بەرن خێزانە خۆشەویستەکان و هاوڕایانی ئازیز و گەشتیارانی